نەبەوەی دەرێن سەعاتی وەهمی. ساعتی وەهمی ئێستا تەجاوزیاننا. بەڕاستی ئەوەی من لێرە دەبینم یعنی کارە ساتێک دەبینم. ئەگەر بە نیزامی کارەبای ببە حاڵی ئەوها نابێ. دێ لەو ڕۆژەوە کارەبای سەرپێچی لێ وەردەژی. کاک فەرادەوە لەوە گەرمەوە زیاتر خەرچی بێگانە. الرجاء عدم التلاعب بالبوردات. ئەو کاربار خۆی کە ڕاکێشا سەرپێچی و لەشی فرۆشیتەوە. خەڵکێک کەبی چەندین ساڵە کارەبای بردووە بە هەزاران ئەمپێر بۆشی چۆتە سەر، بەڵام دڵنیا بنەو تیمە بگاتە ئەو شوێنە سزایەکی ئەوەندە تون دەدرێ دڵنیان پەشیمان دەبێتەوە لەو کارەی کە کردێت. سڵاوتان لێبێت بەڕێزانم، من کامەران حاجی عومەر ئەم جارە لە بەرنامەی چ باسە باس لە سەرپێچیەکانی کارەبا دەکەین. کارەبا کە بۆتە دەماری ژیان، بەشێک لە هاوڵاتیان دەیانەوێت ئەم دەمارە ببڕن و ڕووناچی لەسەر ماڵ و لەسەر هەژار و خەڵکی ئەم کوردستانە ببڕن. وەرن ببینن سیر بکەن بزانین لەم بەرنامەیە چ دەبینن، چۆن سەرپێچی لەسەر کارەبا دەکرێت، چۆن لە چوارچێوەی دزینی کارەباوە چ جۆرە گەندەڵی و چ جۆرە تاوانێک ئاشکرا دەکرێت. ساعتەکە نوێ و مۆرەکانیشی نوێیە. ئەوە ئەمە بۆی دەرێن پێوەرزیەکی نەبەوەی دەرێن سەعاتی وەهمی. ساعتی وەهمی باشە. ئەو ئیشانە من ئەوە چەند شوێنێک بەسەر دەکەمەوە لەگەڵ تیمەکانی سەرپێچی کارەبا. من حەز دەکەم بەرچاوڕوونی بدەم بەڕێزانم. لەوانەیە خەڵکێک سوود لە کاربەندێکی وەزارەتی کارەبا ببینێ ئەم سەعاتەی بۆ دابنێ دەستکاری بکە پارەی بۆ بگەڕێنێتەوە. بەڵام دڵنیاتان دەکەمەوە بەخوا ئەمە بە ئەمری جەنابی سەرۆکی حکوومەتە هەر کەسێک سەرپێچی بکە لە هەر بوارێک سزا دەدرێ. ئەم تیمەی ئێستا لەگەڵ منە زۆر توندن، یاساوە خۆی جێبەجێ دەکەن، نە زیاتر نەکەمتر. ئەمە دەستکاری کراوە ئەم ساعتە بەڕێزانم. ئەوە لەوانەیە کارمەندێکی کارەبا کردوێتی، بەس من هەموو خاوەن پرۆژەکان ئەوەی کارەبای تەجاوز کردێت دڵنیا دەکەمەوە کە وریابن تکایە لێ دەکەم، یعنی خۆیان تووشی کێشە نەکەن، چونکە ئەوە هەتەنها پێبژاردن نییە. کەیسەکان لەمە دوا دەدرێتە داواکاری گشتی، دۆسەی گەورەی دادگا لەسەر تۆمەتباران دەکرێتەوە. لێرە چیرۆکە چتکە هەیە دیارە محاولێ چتکەش بەسەوە ئاگری لێبەر بووە. خاتوتانە چیرۆکی ئێرە چێ دیسان دزینی محاویلەیە؟ ئەو گۆڕەرە نازانێ ڕسمیاتی هەیە یاننا عینەن هەر وەکو محاویلەکانی دیکە ئەپلێکی شینی خۆی هەیە، بەڵام پێوەرەکەی جامیشکە هەر میکانیکە قەدیمەکان ئێستا ئیش بۆ پێوەرانە ناکرێتن بۆ بۆردەکەش پێ دەچی لە زۆر بەکارهێنانی کارەبا سوتابیتن بە بێویژدانانە کارەبایەکەیان بەکارهێناوە. ئەوە پێوەرەکەی دیاریشە ئیش ناکاتن میکانیکەکە قورسەکەی ناسوڕێتەوە. ئێستا لە ئیشیشە کارەبا لە بۆ معاملەی دەباتن لە ئەو معاملەی باشە. ئێستا ئەنگۆ دەڵێن پرۆژێ ڕووناچی لە هەر شوێنەکەبی تەجاوز دەزانن، ئێستاوە تەجاوزیان نا ئەوە بەخۆی هاوبەشی هەیە، بەڵام مادام دەستکاری پێوەر و پێوەری زیرەکی نییە تەجاوزە. یعنی ئێستا ئەوەش یەک مەحاویلە کارەبای بۆ کارگەیەک بردووە
بە تەجاوز ئەگەر پێوەرە میکانیکەکەی تەواو بە ئەو کاتی نەمان دەبێت قالبی تەجاوزی باشە ئەومان دەکرد یعنی ئیجراعاتی دیکەی پێویست هەبوو لە ئیجراعاتی تەکنیکی هەبوو لە گەریمان دەکرد بەڵام ئەو پێوەرە میکانیکەکەشی زۆر قەدیمە مۆریشی نیە و شاشەکەشی شکایە دەستە چوارچێوەی تەجاوز. ئەو محاویلەیە بەڕاستی ئەگەر بە نیزامی کارەبای ببە حاڵی ئەوها نابێت وەیە شای ئەوەکەی بکە پێوەرەکەی بکە شاشەکەی شکاندە بزانە قورسەکەی ناسوڕێتن هەر قورسەکەی سفرە قورسەکەی سفر باشەوە دەبەر چ شکاندی هەرویستی ئەتا قیڕایی لە بۆ نەت خوێندنەوەی لە بۆ نەچیتن و پسوولی کارەبای لە بۆ نەڕوات باشە بەڵام ئەو پێوەری زیرەکەی پرۆژەی ڕووناچی ئێستا بۆ نازان چەند ئەم پێر دەڕوە ئەو جەمە ئەو کە هات ئێستا کارەبایەکەی دەبڕین و کە هات لە بۆ معاملاتکردنە کە پێوەری زیرەکی لە بۆ دادەنێنەوە بەپێی ئەو پسپۆرانی خۆمان هەیتیلەکە هەیتمان ئەژماری لە بۆ دەکەن لەکەینەوە ئەو کارەبای سەرپێچی کردێ لەو ڕۆژەوە کارەبای سەرپێچی لێ وەردەگیرێت باشە بێزگەلەوەی غڕامەی سەرپێچی کە دەستکاری پێوەری کردیە و تەلاعبی بە مەمتەلەکات کردی یعنی ئەوە لە ڕووی مادیە و پێبژاردننی چ دەبێت پێبژاردن ئەوە هیچ غڕامەی سەرپێچی دەکەین لەو ڕۆژەی ڕاکە کارەبای کردیتە سەرپێچی هینایە سەرپێچی سەر تۆڕی کارەبای کردی 50 میلیۆن دینار 50 میلیۆن ئەوە جارێ هەر بسمیلایە پاشان چەند ڕۆژی بەکارێناوە و چەند ئەمپێر بۆ بەکارێنەوە ئەوەشی لێ وەردەگرینەوە یعنی ئەگەر 3 ساڵ بێ ئەوە ماڵی کاول دەبێت 5 ساڵ بوو 5 ساڵی وەردەگرین ماڵی کاول دەبێت نوێ معاملەکەی بدات بڕێکاکە منەوە نا معاملەکەی لۆ دەدەکا برا قازانجی کردی قازانج کردی هەواڵ هەیە یەکێک لە کارگەکان یەک محاویلەی بەکاملی بردووە وەرن لەگەڵ من بزانین بەسەرهاتی بردننی ئەو محاویلەیە چۆنە ئێستاتی مەکانی کارەبا لێرەیە سڵاوتان لێبێت خاتوتانە چۆنن ماندوو نەبن باشن دەگوترێت محاویلەیەک بردراوە محاویلەکی سەرپێچی لەو کارگەی کەوەنتەرەدانرا لە پشتی سازی تیمار باشە لێژنەکانی بە دوواداچونمان ناردبوو کە هەواڵدەر بەمەی گوت بوو لێرکانە محاویلێک بە سەرپێچی دانرایە دڵنیا بوونەوە هەموو حالەتەکانیشمان دەست بێت حالەت کردیە کە کارەبای هەبووە و لە ئیشکردن بۆ لینفویزەکانی تووشی بەسترا لە پاش کارگەیە کارگەی دروستکردنی کەوەنتەرە کارگەی دروستکردنی کەوەنتەر ئەوە پێویستی بە چەند کارەبایە بەجێری محاویلەکەی 400 کیڤە 400 کیڤ هەتا 1750 ئەمپێر کارەبا دەداتن باشە ئێستا دەستکاری کردیە لە پاش تیمەکانی مالی کلیزەکەی لێ کردیتەوە کە وەک ئەوەی کە ئەمە یعنی نەزانین دوایە بابەتەکی دیکەش کاکامەران ئەو پلێتەشینە تەنها تایبەتە بە وەزارەتی کارەبا باشە ئەو پلێتەشینەی لێدا ئەگەر تیمەکانی مەبێرە تێپەڕ بن ئەو پلێتەشینە مانای ئەوە دەدەکە ئەو گۆڕەڕە ڕسمیە بەس کە چوینە ژوورەوە نە پێوەری هەیە نە هیچ ڕسمیاتێکی هەیە نە محاویلەی بە سیلسیلەکان یعنی ئەو پێوەرەشینەش ساختەیە ئەو پلێتەشینەش ساختەیە یعنی بەس چێ شەرعیەتیان دایتێ فێڵ لە تیمەکانی دیکەی کارەبا بکەن یعنی تقریبا ئەو ئیشە بە ئیشی کەسێک دەکرێت کە پسپۆری کارەبا بێت ئەوە ئەو کارانە بە کەسێک دەکرێت کە پسپۆری کارەبابی و دەسەڵاتی کوژانەوەی ئەو خەتەی هەبی کە بتانی ئەوە ڕەبت بکات زۆر خەتەرە با بچینە ژوورەوە با بزانین چەند محاویلەکە چۆنە فەرموو دنیا خبری چیه ده هات کارەبایەکە لە بۆ ببڕیتی کو بەس ئەمە لە بۆم هەیە ببە ئەوە محاویلەی تو نییە هێزی پێشەوەی کارەبایەکەی خۆی بڕیە لە ترسی تیمەکانمان باش هیچ ڕێکارێکی یاسایی و ئیداری لە بۆ ئەو گۆڕەڕە نەگەیشتیتە نەکردیە و بەپێی ڕێنمایی وەقایعی کوردستان ژمارە 335 مادەی 29 کە دەرێتن کارەبا ناوی ئیطلاقەوەی لە بۆ بکرێ بەبێ پێوەرە
ئەو گۆڕەڕە دانرایە و هیچ پێوەرەشی لەسەر دانەندرایە و هیچ کۆدەکی پرۆژێ ڕۆناچیشی نیە و هیچ پێوەرەکی زیرەکی پرۆژێ ڕۆناچیشی لە بۆ نەبەسترایە. ئەوە لەو چییە؟ داواکاری گشتی. داواکاری گشتی کەوایە کەیسەکە گەورەترە لەوەی وەزارەت بەتەنەیشی لەسەر بکات داواکاری گشتیش دێت سەر بابەت دەبتە دۆسێ دادگا یعنی ئەگەر ئەو کابرایە کەم تەرخەمی هەبی ڕاستەخۆ ڕەوانەی دادگای دەکەین دادگا ئەوەی دەدەن باشە خاتوتانە ئێستا بینیمە ئەو کابرا هەرچەندە بەرگری لە خۆ دەکات دەڵێ معاملات نیشان نادا ڕقەمی کۆدەکە نادا ئێوە دەڵێن 100% ئەوە سەرپێچیە باشە سزای ئەوە چی؟ ئەوە ئەمە بە پێی مادەی 29 لە واقعی کوردستان ئاماژەی پێکرایە هەر شوێنە کارەبا ڕابچێشی بە سەرپێچی مافی ئەومان هەیە کارەبایەکەی ببڕێن و دەست بەسەر گشت کەلوپەلەکانیدا بگرین و لە کۆگایەکانی خۆمان هەڵی دەگرین تاوەکو ئەو هاوبەشە یا ئەو هاوڵاتی سەرپێچی کارە گشت ڕێکارە یاسایی و ئیداری و ژمێریاریەکانی خۆی تەواو دەکاتن هەموو غڕامەی ئەو سەرپێچیە دەداتن و غڕامەی ئەو کارەبایی کە بەکاریشی نادەیداتن ئەو گۆڕەڕە لە کۆگای خۆمان حەزی دەکەین. باشە ئامانجمان لەو بەرنامەیە چییە؟ لەوانەیە جێبەجێکردنی یاسا لەسەر خۆ بێت خەڵکێکەوی چەندین ساڵە کارەبای بردووە بە هەزاران ئەمپێر بۆشی چۆتە سەر بەڵام دڵنیا بنەوتیمە بگاتە ئەو شوێنە سزایەکی ئەوەندە توون دەدرێ دڵنیان پەشیمان دەبێتەوە لەو کارێک کە کردێت. ئەم بەڕێزە کە بەڕێگەس عەرەبە باس دەوە دەکات دەرێ ئەوە جەماعەتی کارەبا بۆ ئێمەی بەستاوە یعنی جەماعەتی وەزارەتی کارەبا هاتوون ئەوەیان بەستاوە بەڵام خاتوتانە و تیمەکانی سەرپێچی دەڵێن کوورەکەکەوە کارەساتەوە هەر سەلامەت نییەوە چۆن دەکرێت ئێرە شوێنی پێوەری کارەبایە تۆ لێرکوانە ئەم کێبڵە ڕئیسیانە دابنێ سێ چار کێبڵ بە هەزاران وات کارەبا ئەمپێری کارەبا دەبن بەڕاستی ئەوەی من لێرە دەبینم یعنی کارەساتێک دەبینم کارەساتی زۆر گەورە لەسەر موڵچی گشتی لەوەی خەڵکێک پێی وایە تەنیا یاسا دەشێنی نازانی ئەوە یاسا شکاندن نییە تەنها دزینی ڕووناچی بەردەم ماڵانە دزینی ڕووناچیە بۆ نەخۆشان بۆ منداڵان بۆ هەموو ئەو کەسانەی کە پێویستیمان بە کارەبایە لێرە کارەبایەک دەدزرێ لە ماڵەکی دیکە کارەبا کەم دەبێتەوە. والله ئەو کێبڵە چار خەتە ئاگری لێ دەباری ئاگر هەمووندە گەرم بووە کاک فەرادەوە لەو ئاگەرمەوە ئەوە دەبی باری زۆر باری زۆر لەسەر باری لەسەر بە تەجاوز بردی لەو کاتەی ئێستاوە حالیان پێوەری هەیە باش پێوەرەکە چیکار دەکاتن ئەو دوو قاتە لەسەر پێوەریە پێوەرجلای پێوەر ئیش دەکاتن باش ئەو مەشتەلانەش لەسەر پێوەرەکەی دەڕۆن پێوەری کار دەکات بەس ئەو کێبڵەی لەسەر پێوەر نیە یعنی یەک کێبلی بە کاملی دزیە ئەو کێبڵە لێرکوانە ساعتەی دانایە پێوەر ئەوە دەڵێ حکومەدا دەوەرە ژیانەکە پارەت دەوێت بدەمە وەستی کارەبای بەس دەکۆی دزینەکەی چەند پارە دەدا یعنی بۆ نمونە دزیەکەی دابنین لەگەرەوە ئەوە چەند ئەمپێر ئەوە گەرم بووە باری زۆر لەسەرا ئەوە دەبی ئەشیاکان ئیستا بکرێت و تەخمینەکەی لە بۆ دابندرێت گوتت خەچی بێگانە دێتە ئەو وڵاتەی ئەمە خزمەتی دەکەین یەکەمین جار بە ڕسمی سعاتێک دادەنێت دوای فێڵ دەکات ئەوانەی کە لە پاش دانانی پێوەرەکەی ئەوجا هەرڵەکەی زیاتر خەرچ بێگانە فێڵ دەکات ئێستا ئەوە مۆرەکەشی دەستکاری کردی ئەوە مۆرەکە دەستکاریان کەوایە ئەو سعاتەش دەستکاری کرد بەس ئەخەت بەوە باریکی زۆری لەسەر ساعتەکە باش کار دەکات چکەوە هێشتا دەستکاریش کرد هەر بارشی لەسەر یعنی ئەو محاولەیە قوڕی بەسەر بووە وەستی کارەبای هەیە پارە دەدام ئێستا بە قانونی و ڕێنمایی وەزارەتی کارەبای ئەمە ئەوە پرۆژەی پەرەولە ینی دووسکە و مریشیەیە ناتەن کارەبای لەسەر ببڕین چکە زەرمەند دەبیتن باشە لی دەگەڕێن بەڵامی زراعەتی لەگەڵ دەکەن زراعەتی کو لەگە دەکەین ئێستا وەستە چ کارەبای دەینێ بێ سەردانی دایری کارەبای باشە تەبعاً بەڕێزانم لەو فترەی هاوڵاتیان بەڕاستی پەیوەندیمان پێوە دەکەن یعنی بە تایبەتی دەڵێن کاکە لەو شوێنەی تەجاوزە ئێستا من لەو شوێنەی بزانم مەشتەل تەجاوزی کردووە معمەل نەجار تەجاوزی کردووە
چەند شوێنێکی دیکە من نامەوێت یەک ناوی شوێنەکان بینم ناچار بوو منیش وەزارەتم لێ ئاگادار کردەوە ئۆتی مەکان ئێستا هاتن فەرمەوە یەک کێبلیان دزیوە بابزانین ئەوانەی سەرپێچیان کردێت لە چێنە دەژرێن چێ بەڕێزانم خەڵکی هەولێر و کوردستانیش نین لێرە لە دەرەوە هاتوون لێرە کار دەکەن. الرجاء عدم التلاعب بالبوردات تتحمل المتلاعب بالبوردات نازانم چی تر بە عەرەبی قسە دەکات دەڵێ ئەو بەرپرسیارەتی هەردەگری هەر کەسێک کە دەستکاری ئەو بۆردەی بکە قەزی من لەو قسەیە چێ بە عەرەبی نووسرایە کابرای ئەوەی تەجاوزی کردووە لە ناو خاچی کوردستان دێ بە چەندی بردووە خاک کاکەمەران ئەوان هەموو سێرکردەکەی 250 ئەمپێریە یەکی هەر یەکی 250 ئەمپێریە باشە کەسی عەرەب کەسێک دێ ئێستا من دەچمە نەجەو یان دەچمە کەربەلا توخوا من دەتوانم کارەبای تەجاوز بکەم ئەگەر کەسێک هاوکاریم نەکا وای هەیە دەبی هاوکاری کراگەر هاوکاری کرا کاکەمەران بابەتێکی دیکەمان هەیە زۆربەی شوێنمان هەیە بازرگانی یان پشتوکاڵی یان پیشەسازیە خاوەن مڵکەکەش هەر دەستیدن هەرچەندە تەلاعوب بە پێوەرەکەی خۆی یان بە خەتە کارەبایەکەی خۆی یان ئەسڵەن خۆی بە سەرپێچی کارەبای ڕاکێشایە ئەو کارەبای خۆی کە ڕاکێشایە سەرپێچی اون دەشی فرۆشیتەوە یعنی کارەبای نیشتیمانی دەفرۆشتەوە پارەکەی دەخاتە شیفانی یعنی ئەخر ئەوە معقول نییە لە ناو دەوازنێک کارەبا بە تویسکێ بلێک هاتی بیستن لە بۆ ئەو چار سەرکردبرێکەرە 250ە MCCBە یعنی ئەتو قبول دەکەی ماری جیرانەکەت لەکن مەطبەخەکە بلاکە گوایرێک بباتە ماڵی خۆی بەکاری بینی وانە بە بەلاش دەبی بەبێ بەرامبەر دەبی باشە بەس بخوام پرسیارێک لەوانەیە وڵامەکەی زەحمەت دی لەوانەیە ئینشاڵڵا ئاسانیش بێ ما بەو گەرمایە تیمەکان هەموو دەڵێن کورە پەلەپەلین کاکە با بچینەوە بەسەوە سەعات بووە چەند دەتوانین ئێمە تەجاوز نەهێنین کاکەمەران کە دڵنیا دەتوانین تەجاوز نەهێنین ئەگەر خەڵکەکە ئینتیمای نیشتیمانی هەبیتن لۆ خۆی بکو خەڵکانی دەرەوەی وڵات فکر بکاتەوە وڵاتی خۆی خۆش بۆیتن هەر لە خۆی دەبی فکر لەوە بکاتەوە تەجاوز نەکات وجدانی گرنگترینش لەبەر ئەوەی ئەمن ماڵە فەخیرت بێتە پێش چاو ماڵە نەخۆشت بێتە پێش چاو ماڵت کە تەڵەبەی سەفی شەشی عەدادیە هەیە بێتە پێش چاو یعنی ئەو ئێستا لەبێ کارەبایی دانیشتە ئەلێر و کانەش خەڵکانە کارەبایان بەسەر پێچی لەسەر تۆڕی کارەبا ڕاکێشاوە ئەو مافی خۆی مافی حکوومەت دەدەبەست ئەو مافی حکوومەتیش ناداتن بگرە مافی حکوومەت دەشخواتن باشە ژمارەکەم بدەی خەڵک سکاڵا بکەن ئەو زۆر گرنگە یعنی بۆ نمونە ئێستا ئەو سکاڵایە هاتووە ئێوەی ئاگادار کردوێتەوە کە ئەو سکاڵایە بەدوادا چوون کاکەمەران ئەمە لە بەڕێوەبەرایەتی گشتی وە بزانم ژۆرەکانمان هەموو دەکەی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرەکان هەموو کراوەیە لە بۆ سکاڵا و ژمارەی پەیوەندی هێڵی گەرمی کارەبە 1992 هەر هاوڵاتیە سکاڵای هەیە یان سەرپێچی دەبینی یان کارە چینەشیاو دەبینە ڕاستەوخۆ پەیوەندی یان ڕاستەوخۆ بێتە بەڕێوەبەرایەتی گشتی و لەلایەن من یان بەڕێوەبەری گشتی سکاڵا تەقدیم بکاتن ئەمە ڕاستەوخۆ بە دەنگ هاوڵاتێکە دەچین یان ئەوەتە 1992 سکاڵایەکەی خۆی دەگەینیتن و ڕاستەوخۆ تیمەکانی سەرپێچی دەچن کارەبایەکە ئەو لە هەر مەشاکلێکی هەریەکەی یاسا ڕێنماییەکان تەعاملی لەگەڵ دەکەن 1992 داوا بکە بڕۆ لای خاتوتانای یەکسەر ئیجراعات دەکا ئەگەر کەیسەکە زۆر گەورە طبعاً بەڕێزانم ئامانجمان لەو بەرنامەیە چیە تەنیا و تەنیا هۆشیاریە
ئەوانەی کە تەجاوزیان کردیە بەڕاستی من لێرەوە داوایان لێ دەکەم ئەو تەجاوزە نێلن لەبەر چ لەبەر ئەوەی کەمێک بەر لە ئێستا خاتوتانە گوتی لە 160 ئەوانەی تەجاوزیان کردووە لە 100 ینی 100 کەس تەجاوزی کردی 6 کەسیان غەرامە کراون سزا دراون لە 160 بڕیوە زیاتریش دەوروبەر هەمووی بڕایە ئەوەی محاویلەیە لە دەوروبەری هەولێر دەشتەکان زۆربیان بێ پێوەربوونا بێ هاوبەش بوونا بێ موافقەی بیر بوونا بێ موافقەی معمەل بوونا هەر هەمووی کارەبای بڕایە باشە زیاتر لە چ بووە لە کارگەکان لە ماڵەکان لە چ بووە کار کشت و کاڵ کارگەکان زۆری کارگەکانە مەسفایەکان و کارگەکان و کۆمپانیاکان ماڵەکان نەبڕایە باشە کارەبا گەڕایتەوە ناوتۆڕ بە دڵنیاییەوە بڕە مێگاواتێکی زۆر سەروی سەدام چەندین سەد مێگاوات گەڕایتەوە ناو ئێوە هەموو ڕۆژێک دەڕۆ هەموو ڕۆژێک دەڕۆین بگراگەر پێویست بکاتە ڕۆژانی جمعە و شەموو پێویست بکات شەوانیش دەردەچێت تیمەکانمە بە بەردەوام سکالاش بێەوە بە دوواداچوون سکالاش بێتن نایگەینە 24 ساعت تیمەکان یەک ڕاستە خۆ سەردانی دەکەن بەڕێزانم من زۆر جار لەگەڵ تیمی کارەبا دەرچووم بە ئەمانەتەوە پێتان دەڵێم لە ژیانی خۆمدا لە ڕابردووە تا ئێستا بەقەت ئێستا نەمبینیوە یاسا سەروەر بێت جددی بن لە جێبەجێکردنی یاسا زۆر جار من بینی ومە هاوکاری هەبووە چاوپۆشی هەبووە بەڵام من تکا دەکەم سەرپێچەکانتان ببڕن لەبەر ئەوەی بەڕاستی تووشی غەرامەیەکی ئەوەندە زۆر دەبن پەشیمان دەبنەوە لەوەی کە لە ماوەی ڕابردوو کارەباتان بە تەجاوز ڕاکێشاوە هەمیشە کوردستانمان ئاوەدان بێ و کوردستانمان ڕۆناک بێت بە هەوڵ و هیمەتی هەموو لایەن